چەندین ڕووداوی هاتوچۆ ڕوویان داوە و بێ قوربانی نەبوون. پشکنینی دیێنەین بۆ کەسوکاری ناو یەختە نقمبۆکەی ئیتالیا دەکرێت. سبەینێ ئینتەرنێت نامێنێت و تاقیکردنەوەش دەست پێ دەکات. سڵاوتان لێبێت. ئەمڕۆ ڕووداوی هاتوچۆی زۆر ڕوویان داوە و بێبەڵاو قوربانیش دەرنەچوون. لە ڕووداوێکی هاتوچۆدا لە سەر ڕێگای ڕوومادی ئۆتۆمبیلێکی تایبەتی حاجیان یارێم کە خەڵکی سلێمانین لە کاتی گەڕانەوەیان لە سعودیە وەرگەڕاوە و 4 حاجی گیانیان لەدەستداوە. سەرچاوەیەک لە تەندروستی ڕوومادی بە 964 وت. ئەو 4 حاجی گیانیان لەدەستداوە 2 ژن و 2 پیاون. لە ڕووداوێکی دیکەی هاتوچۆدا لە سەر ڕێگای مەخمور هەولێر پێشمەرگەیەک گیانی لەدەستدا و دانەیەکی دیکەش بریندار بوو. بار هەڵگرێکیش لە سلێمانی بەهۆی نەمانی ستۆپەوە بۆی کێشا بە 3 ئۆتۆمبیلدا و دواتر پەڕیوەتەوە بۆ ئەو بەری شەقامەکە و زیانی بە ترافیکێک گەیاندووە. بەمەبەستی گەڕاندنەوەی تەرمی ئەو هاوڵاتیانەی لە 2 یەختە نقمبۆکەی کەناراوەکانی ئیتالیا گیانیان لەدەستداوە نمونەی پشکنینی دیێنەی لە کەسوکاری قوربانیان لە هەولێر و ئیداری ڕاپەڕین وەرگیراوە بۆ ئەوی کاراسان بێت بۆ ناسینەوەی تەرمەکانیان. بەختیار ئیسماعیل کەسێکی نزیکی ئەو 2 خێزانەی هەولێر کە ژمارەیە کەسیان لە یەختەکەدا نقم بوون بە 964 وت. لیژنەیەکی حکوومەتی هەرێم سەردانی هەردوو خێزانەکەی لە هەولێر کردووە و نمونەی پشکنینی دیێنەی لە چەند کەسێکی کەسوکاری قوربانیەکان وەرگیراوە. وتیشی بەهۆی ئەوەی پێشتر تەرمە دۆزراوەکان بینیون و نەناسراونەتەوە بۆیە لە ڕێگەی دیێنەیەوە دەیانەوێت تەرمەکان بناسرێن و بگەڕێندرێنەوە. سبەینێ 23/6/2024 پۆلی دوانزەکان تاقیکردنەوەیانەیە و ئیتر و خۆیان و هیمەتیان تاقیکردنەوەکانیان دەست پێ دەکات. لە کاتژمێر 7:30 خولەکی بەیانی تاقیکردنەوەکان دەست پێ دەکات و بە جۆرێکە لە بەشی زانستی بە زیندەوەرزانی دەست پێ دەکات و بە ڤیزیا لە 4/7/2024 کۆتایی دێت و بەشی وێژەیش بە مێژوو دەست پێ دەکات و بە جوگرافیا کۆتایی دێت لە هەمان بەروار. وەزیری گواستنەوە و گەیاندنی هەرێمیش بە 964 وت لەسەر داوای وەزارەتی پەروەردە لە کاتژمێر 6 بەیانی تاوەکو 8 شەبەکەی ئینتەرنێت نامێنێت. حتمەن ئەمە تەنیا ڕۆژی تاقیکردنەوەکان دەگرێتەوە. سەرنجتان ڕادەکێشم بۆ هەواڵێک کە باسی کەڵەشێر دەکات، بەڵام ئەو کەڵەشێرانە لە کرماشانەوە لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە هێنراون بۆ سلێمانی ژمارەیەکی زۆرن، هێشتا تەمەنیان بچووکە، بەڵام تایبەتمەندی خۆیانیان هەیە. ئەم کەڵەشێرانە دەوترێت ئەو مریشکەکانی دەتوانن 300 هێلکە بکەن، یان نزیکەی 250 بۆ 300 هێلکە لە مانگێکدا بکەن. هێژا محەممەد خاوەنی دوکانێکی مریشک فرۆشتنە دەڵێت کەڵەشێرەکان تایبەتمەندی خۆیان هەیە و کێشیشیان جارێ 1 کیلۆیە ئەم کەڵەشێرانە، بەڵام زۆر بەکارن کەڵەشێرەکان. مریشکەکانیان 250 بۆ 300 هێلکە دەکەن لە مانگێکدا. مریشکەکان تازە کەڵەشێرەکان تازە هێنراونەتە سلێمانی، دەرزی 6 مانگیان بۆ کراوە بە قسەی ئەو خاوەن دوکانی پەلەوەرە بێت. تەندروستن، سەحین، تایبەتمەندی زۆریان هەیە و گرنگی زۆریشیان پێدەکرێت. نرخی هەر یەک لەو کەڵەشێرانە هەرزانە، تەنیا 5,000 دینارە. هەواڵەکانم پێشکەشکردن شاد و کامەران.